بەداخەوە پرسیاری ئەم ڕەهمووی لێدان و زیندان و یعنی هەمووی بووە بە فەرعێکی زیندانی تاغوتانی کوردایەتی، هەمووی باس لە لێدانی مناڵەکە و لێدانی ژن و پیاوەکان ماشەڵڵا خاوەن عەزەڵاتن و لە مناڵی 1 ساڵانە دەن و 3 ماسی حەیتیان شکاند و ئای لەم جوامێرە ئازایەتەوە سەیریکەنەوە بۆ هەیکەلێکی بۆ ناکەن لە قڵای هەولێر. زۆر بەداخەوە پیاوی کورد گەیشتۆتە ئەو ڕادێ. وەڵڵی پیاوی جاران من مناڵ بووم کە باسییانە کرد لە مەجلسی پیاوانان و هەرە فڵان کەس چەند بێ شەرم و حەیای کورە لە ژنەکەی خۆی داوە ئێ ناتێ بینەرە سەرسا حەوی، یعنی هەندیان پێ عەیب بوو خەڵک لێی بدە. بەخوا بیرم دێ کە مناڵیش بووم، بیرم دێ ئافرەت کە ئەڕۆیشت پیاوەکان پشتیانە کردە ئەوێ بۆ ئەوەی بە حڕێتی خۆی بڕوە، ژن شەقی لە قاچی خۆی هەڵەدا لە شەرمە. هێبراوە گەشتوینەتە چی بە چەند ساڵ؟ برا من عمرم 63 کە بیرم بۆ 2 ساڵ بوو بم، یعنی 50 ساڵتان بەسەرات تێپەڕوە چۆ ڕامە مشتە گۆڕە. ئەجا لە ناو خێزانی مسلمانە لە مناڵێکی 1 ساڵان بدە وڵا بەدەست خۆم نیە دەوەڵا درۆکە ئەگەر لە بیارە بووە چەنی لەو مناڵەدا دەست دارم بەقەدەر ئەوە لێ بدایەتەوە ئەخۆم زانین جارە لە مناڵەکەی دایانە وڵا جنم تێچوو ئەمە کەی قسەیە وەڵا حەز و ئینفیعالێکە و مادام دوو ژنی هەیە لە مناڵی ئەوەدا بۆی ژنیەمیان ڕازی بێ هیچ شتێکی تر نیە لە ناخێ خواژەی زانێ. نکۆڵی لەوە ناکەم کە جننی تیا بێ و پاڵنەری بێ و ڕەفتارەکانی دەستکاریکە، یعنی ئەو مسەببی ئەوە بێ ئەم ڕەفتارانی پێ بکە. پێویستی بەوەی کە بچێتە لای ڕوقیەزانێک کەوا ئەم شتانەی بۆ ڕوون کاتەوە و لەسەریشی دەرکە دوعا قورآن خوێندن هەتاوەکو دەرەچێ لێی. ئەو کە ئەڵێ ڕاستە ئاوایە تەبان تەواوە بێت یەکێکی شارەزا جنەکەی لێ دەرکە ئەگەر ڕاستەکە وایە. یعنی من ناشزانم بەڕاستی وەکو ئەڵێن بە شێتیان وشێت بۆچی شێتی وتی وڵا بۆ ئەمە لوێ ئەیت کاکە تۆ بۆ لەم هەموو خەڵکە دەی لە مناڵی 1 ساڵان وڵا بۆیە لوێ سەبەبەکە ئەوەیە. بەداخەوە زۆر بەداخەوە هیوادارم بچنە لای کابراایەک لای کەسێکی شارەزا لە شەرع ڕقی بەسەرا بخوێنێتەوە ئەگەر نەشی کرد ئەم جارە لە هەر کەسێکیدا هیوادارم زاڵم زەواڵێکی بۆ ببێ لێی داتەوە ئینشاءڵڵا.